ئێستا خەڵک زۆر ڕووی کردووەتە ئەم بابەتانە، بابەتی ڕازانەوە و دیزاین بە تایبەتی گۆڵ کە لە ئێستا گوڵی سروشتی خواستێکی زۆری لەسەر لەلایەن هاوڵاتیانەوە، ئەویش ئەیبن بۆ نەخۆش یاخود چەپکە دەستی بووکە یان هەچ خەڵک بۆ دیاری بێرزدەی بێت هەچ بابەتێکی تر بە خەڵک ئەیبا بۆ هەدیە. زۆربەی کەسەکان ئێستا بۆ مناسب تایبەتیەکان یان هەر ئاهەنگەکەیان بێت یان بۆ بۆنە ناخۆشەکانیش تەنانەت ڕویان کردووەتە کڕینی گوڵی سروشتی، جۆری گوڵەکان ئەگۆڕێت و بۆ مناسبەکانیش ئەگۆڕێت. هەندێک جۆری گوڵ هەیە کە بۆ دەستی بوو یان بۆ سیارە ڕازاندنەوە یان بۆ لای نەخۆش بەکاردێت، هەندێک گوڵ هەیە کەسەکانی بن بۆ سەرقەبران یان بۆ ناخۆشەکان. ئەفریقا ڕێکخراوە خۆشتەوێت تەندروستی یا کاری خۆبەخشانی ئەفریقا ئەمڕۆ بووین کۆمپینە پێوەری نەخۆشیە ئاکرێ مادابین کرد کە چەند فەحسا بۆ خەڵکی کەین و چەند فەحسا بۆ خەڵکی کەین کە ئەیکەلوان زەختە سوکەریە ئۆکسجینە هەروەها زەختە. ئەف جوورە چاڵاکیە جهێن گشتی بێنە کرم دیتنا من تشتێکی باشترە چونکو یا خۆیا یا خەڵکێک مێ چێت بیت یەکەم دەرامەتە زیبزی سەردانە نەخۆشخانە ناکات یان هەندێک هەکیت بژن ترسن پشکنینین خوب بکەن کە ئایا ئەف نەخۆشیە هەنە نینە ما ئەف جهل لێگرتن هەل بژاردن. It's my first time here on the Berlin Kite Festival, and I must say I really enjoyed it. It's a nice small group of people flying kites. The circumstances here because of the wind are not that great, but it's really fun. I came to Potsdam to visit Germany and meet up with some friends, and they invited me to this kite festival. And I've been really enjoying it. I love flying kites, especially when there's good wind like there has been today. And it makes me happy when the wind is up. I get to display my kites into the sky.